ئەمڕۆ یەکی ئەیلولی ساڵی 2025 چالاکوانان و ڕەوەندی کوردی و ڕێکخراوی ڕێگەی ئازادی گربوونەوەیان لە بەردەم پەرلەمانی بەریتانیا ئەنجامدا. ئەم کردبوونەوەی دوو ئامانجی لەخۆ گرتبوو، یەکێکیان بۆ ئیدانەکردن و یادی ئەو خیانەتەی کە لە سیویەکی ئابداکرا، و دووهەمیشیان بۆ ئیدانەکردنی ئەو ڕێکەوتنامەی کە لە نێوان هەردوو حکوومەتی عێراق و بەغدا کرا بۆ ناردنەوەی کۆچبەرە. لە گربوونەوەکەدا چەندین وتاف و شیعار وترایەوە لەلایەن ڕەوەندی کوردی و چالاکوانانەوە بە هیوای ئەوەن کە دەنگیان بکاتە حکوومەتی بەریتانیا. هەروکە بینیتانە و کارە قێزەوەنەی کە پاڤڵ تاڵەبانی کردی ئەوە چەسپاندنی یاسا نەبوو، بەڵکو پێشێلکردنی یاسا بوو. بەداخەوە لە عێراقدا مزراوە حکوومەکان لە دەستی دەوڵەت نین، بەڵکو لە دەستی میلیشیا تیرۆریستەکانن. وەک چالاکوان و ئەندامێکی خۆبەخش لە ڕێکخراوی ڕێگای ئازادی ئەمڕۆ لە بەرواری 1 نوێی 2025 ڕۆژ دووشەمە لە بەردەم پەرلەمانی بەریتانیا کۆبوونەوە لە لەندەن زۆر نیگەرانین بۆ ڕێکەوتنەی نێوان حکوومەتی بەریتانیا و عێراق کە هەر یەک لە ئێمە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی یاخود بەهۆی کێشەیەکی سیاسی وڵات و زەدی خۆمان بەجێهێشتووە و بە بەرچاوی هەموو جیهانەوە دیارە عێراق و هەرێمی کوردستان بە شەڕ و ئاژاوە بەناوبانگ. سڵاتان لێبێ، من ڕۆژن محەممەد ئەندام و چالاکوانی ڕێکخراوی ڕێگای ئازادی. ئەمڕۆ لە شاری لەندەن ئەمانەوێت چەند وتەیەک لەسەر ئەو بارودۆخە ناهەمواری شاری سلێمانی کە لە دەستگیراوە بە گرتنی سەرۆکی و جوڵانەوە و حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی شاری سلێمانی بە تایبەت هەرێمی کوردستان کە هەرێک لەوانە شاسوار عەبدولواحید و لاور شێخ جەنگی و ئارام قادر کە هەرسێکیان سەرۆکی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی زۆنی سەوزن بە تایبەتی لەژێر دەسەڵاتی کێتیە. جێگای داخە کە شاری سلێمانی هەر لە کۆنەوە هەتاوەکو ئێستا جێگای لانکەی ڕۆشنبیران و نووسەران و سیاسەتمەداران بووە کە ئێستا کەوتۆتە دەستێکی ڕەش ئاوا بە شێوەیەکی ڕەشبگیرانە دەستیان گرۆ بەگرتنی سەرۆکی حیزبەکان و لایەنگرانی. دووبارە لێرە ئیدانی ئەو کارە قێزە و ناغین. سڵاوتان لێبێ، ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی ڕێگای ئازادی، من ناوم عەبدوڵڵا سامانتەها، ئەندام لە ڕێکخراوی ڕێگای ئازادی لە بەرواری 1 نۆی 2025 لێرە گرت بووینەوە دش بە ئەوەی کە ئەو ڕێکەوتنامەی لە هەفتەی داهاتوو حکوومەتی عێراق کردوویەتی دش بە ناردنەوەی پەنابەران. ئێمە لێرە ڕاوەستاوین کە ئازانین چ ترسێک لەسەر ژیانمان هەیە لە عێراق، بۆیە کە ئێمە وڵاتمان بەجێهێشتەوە هەڵاتوین لە دەست حکوومەتی عێراق. وەروها ئێمە لێرە بە هەموو کاتێک بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو ڕێکەوتنامەیە ئەەکەین، چووکە چەندەها ڕۆژنامەنووس و چالاکوانان وا لە زیندانن و هەروەها وا ئازاری بەردەستی ئەم دەسەڵاتە نادادوەرە ئەگەن. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم منوەک و داروین مەسعود ئەندام و چالاکوان لە ڕێکخراوی ڕێگای ئازادی ئەمڕۆ لە شاری لەندەن گربوونەوەیەکمان کرد سەبارەت بە و ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی بەریتانیا حکوومەتی عێراق کراوە سەبارەت بە ناردنەوەی پەنابەران. ئێمە لێرە پەیامی خۆمانگەیان بە حکوومەتی بەریتانیا کە وڵاتی بە عێراق وڵاتێکی سەلامەت نییە، لێرەوە پەیامێکە گەیەنم بە حکوومەتی بەریتانیا کە ناردنەوەی پەنابەری عێراقی بە تایبەت کوردستان ناردنەوەیە بە مەرگی ئێمە چالاکوانە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. دەستخۆش باسە. ئەمڕۆ 1 نۆ لە وڵاتی بەریتانیا لە شاری لەندەن لە بەردەم پەرلەمانی لەندەنا خۆپیشاندانێکمان ئەنجامدا دژ بە ناردنەوەی پەنابەران کە هاتوونە ئێمە ئیمزایان کردووە لەسەرەوەی کە ئێمە بنێرنەوە بۆ وڵاتی خۆمان لە کاتێکا کەمە ئەم ئیمزایە کراوە و ئەم ڕێکەوتنە کراوە کە بارودۆخی عێراق ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ، چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی سیاسیەوە، کە هەر هەمومان ئەو ڕاستی ئازانین کە لەو هەفتەی پێشووە کەچی لە لالەزاری سلێمانی کراو چەندان کەس کوژرا و بریندار کراو و سەرۆکی حیزبی شتیا گرترا. ئەم وڵاتەی ئێمە سەرۆکی حیزب تایە گرترێت، چ جای بگا بەوەی کە چالاکوانێ ڕۆژنامەنووسێ بیوێ بە ئازادی قسە بکا کە بە هیچ شێوەیە ئازادی و مافی مرۆڤی تایان نییە. و داواکاری ئێمە بەڕاستی ئەوەیە کە بۆ بڕیارەیە بچنەوە و ئێمە ئەوان بە نوێنەری خۆمان نازانین کە هاتوونە لە شوێنی ئێمە قسە بکەن، چونکی بڕیارەکەیان نادروستە، چونکی ئەوان ڕەنگە نەزانن ئێمە لە چه حاڵەکەن. دەرخەری ئەو ڕاستیە کە ئێمە هەمومانەوە تا لێرە کۆبووینەتەوە بەرامبەر ئەوە کە قساکەن کە ئێمە نەنێرینەوە، ئەو بەڵگەیەکە لەسەر ئەوە. ئەمڕۆ یەکینەوە وەکو ڕێکخراوی ڕێگای ئازادی هەستین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک دش بە ڕێکەوتنەی لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی بەریتانیا ئەنجامداوەکە دەتوانم بڵێم بە تەواوەتی هەست نەکردنە بەنابەر پرسیارەتی
بەرامبەر بەو ڕێکەوتنەوەی بە زۆر ناردنەوەی پەنابەران لە کاتێکدا عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی ڕەوشی مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادی ڕادەربرینەوە هیچ بەرەو پێشونێکی بەخۆی نەبینیوە بە زۆر ناردنەوەی پەنابەران دوورە لە هەموو بەها و ئەخلاقێکی مافەکانی مرۆڤ و پەنابەری لە کاتێکدا عێراق و هەرێمی کوردستان بە تەواوەتی لە ڕووی دیموکراسی و ئازادی ڕادەبڕینەوە دارماوە ئێمە ئەمڕۆ لە بەردەم پەرلەمانی بەریتانیا و داوا لە حکوومەت و پەرلەمانی بەریتانیا دەکەین کار بەو ڕێکەوتنەوە نەکاتن کە هیچ گرنتێک و سلامەتێک لە ژیانی پەنابەران بەدی ناکرێت لە ئەگەری بە زۆر ناردنەوەی پەنابەران زۆر سپاس ئێوە نوێنەری ئێمە نین ستەمکار و تاڵانچین ستەمکار و تاڵانچین BK4